چۆنە؟ خۆشەویستان بیسەرانی ڕادیۆی گەڕیان ئێوارەتان شاد دیوارەتان پڕبێ لە گۆرانی موزیک لە میلێتی خۆش لە ڕەسەنایەتی لە ڕادیۆ میلی گەڕیانەوە خۆشحاڵین کە لە بەرنمەیەکی نوێە لە دەستپێکی وەرزی نوێی بەرنامەمانە کە ئەم ڕادیۆیە تازە دامەزراوە بۆ خزمەتی کللتور و بۆ خزمەتی هوەری ڕەسەن خۆشحاڵین کە بتوانین بە چەندین بەرنامە لەگەڵتان نبین لە داهاتووە بەرنامەی تەنزامێز و بەرنامەی کۆمیدی و بەرنامەی قسەی خۆش و قسە خۆشەکانی شار و کەسایەتەکانی شارش لێرە پێشکەشەکرێت چەندین بەرنامەی تایبەت و هەمە ڕنگمانە بێت ئەمڕۆ بەرنمەیە کە من پێشکەشەکەم ناوی بەزمەکانی گەڕیانە ڕەنگە بپرسن گەڕیان لە چیواتەوە بۆچی ڕادیۆی گەڕیانتان نەوژە گەڕیان تاکە ڕێتمی کوردیە کە لە زانستی مۆسیقا لە ڕێتم و لە یقاعی مۆسیقای حەودە سەرشتە بەڵام لە کووردە تایبەتە هەڵپەرچەی تایبەت بە گەڕیان هەیە گۆرانی و بەزمەکانی گەڕیان لە ناوچەی لەیلاخ و سنە و کرماشان و کامیاریان و مەریوانەوە زۆر بەناوبانگە لە ناو مەریوانیش و لە ڕۆژهەڵاتە بە تایبەتی عینەدین زۆر ڕۆڵێکی گرنگیە بۆ لەگە کازم باشماخی و چەند هونەرمەندێک کام هونەرە بناسێنن و لە باشووری دەتوانم بڵێم ساڵێک پێش ڕاپەڕین من ئەو شایەتیم کە لە ڕێگەی عومەرە بچکۆلەوە یەکەم جار ئەم گەڕیانە پەڕێوە بۆ باشووری کوردستان و بۆ شاری سلێمانی ئەو یەکەم جار کە گۆرانی گەڕیانی ئەوت ڕانە کاگالان شایەتی بۆ باتەنان قودس بووی قاعیانی کەم کەسە بوو ئەو تێکرد لەگەڵ خەڵک ئەوەی باژوو خۆی عومەری قاعی شێزانی زەربشی لێ ئەیتوانی بکە خۆشحاڵە من کاتان ناکەم دوێل ناو بەرنامەکەی چینە لێشتان ئەمڕۆ میوانێکی ئەزیز و خۆشەویستمان لەگەڵایە کاکە ئارام شارەوانی کاگەرام گیان بەخێر بێت زۆر سوپاس کاک جەزاگیان سواس دەکەم کە میوانارەکە قبول کردین لە بەرنامەکانمانە بۆی کە بتوانین بەرنامەیەکی جوان پێشکەش بکەین ئێمەش خزمەتی هەوادارەکانی دەنگی خۆت و ئەو خەڵکی کە هەواداری هونەری میدیاکەین دەرە منیش بە خۆشحاڵیەوە کاک جەزاگیان جێگەی فەخر و شانازیە لە خزمەتی ڕادیۆیەکی جوانی ئاوام کە خزمەت بە هونەرمەندانی میلی کوردستانەکە لە هەر چوار پارچە بێ جیاوازی بۆ خۆشحاڵم جێگەی شانازیە کە لەگەڵ جەنابتا ئەمڕۆ کە جەناب پێشکەشکاریت و منیش بتوانم خزمەتێک بە گوێگران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان و هەموو هەوادارانی خۆشەویست بکەم لە یەکەم دەستپێکی دامەزانەوە من سپاس دەکەم هوەرمەندی میلی خۆشەویستی ناو جەماوەری هونەردۆست و هونەری میلی کاکە ڕەژەباتیش بەرنامەیەکی ئەو بەرنامەکەی ناوی کوردەواریە لەگەڵ کاکە ڕەحیمی نایە کە من نازانم بە چ زمانە سوپاسی بکەم بەخۆی و ئامێرە جوانە کوردەواریەوە هەموو کات لە بەرنامەکانە لەگەڵمانایە بەخۆبەخش و کاکالانی ڕەفیق کاکالانی دۆست و هاوڕێی دێرینمان کە چەندین ساڵە بەو زەربەوە باوەڕتانە بێ سەربەکەی ئالان ئێستا چۆتە ناو تەکنەلۆجیای نێوە کە پێڵەن سەمپلەر یا سەمپلەر کراوە و ڕیکۆرد کراوە یان زۆربەی شایەکانش کە خەڵک ئێستا بێمنێتە و دەستی لەبەرەوە وازان چیگۆرنەوە ئالانە زەربەکانی ئالانەکە ئیکوڵێنێ و شایەکان گەرمەکە کاکە ئالانجان بەخێر بێت تۆش کاکە ڕەحیمجان بەخێر بێت سواس دەکەم بۆی کا زۆر نەگرین بەزەوەی گەرش کەسێکی پێندی بکە بەرنامەکەەوە ئەتوانێت لە ڕێگەی ژمارە مۆبایلی 1970 470 5264 پێندی بکە بەم بەرنامەوە داوا لە شۆفێرانی خۆشەویستەکەم باوەڕتانە بێگەن لە ڕادیۆی میلی گوێویستی ڕادیۆی میلی گەڕامان ڕەنگە پێویستان بە هیچ هەڵبژاردەیەک نەبێ هەڵبژاردەی دڵی خۆتان هەموو کات ئامادەیە بۆ تێبینی و سەرنجەکانتان بە هەند وەرەگرین ئێمە هەموو کات هەست تێبینێکتانە بۆی خەین سەر چاوانمان کاگەرامەکە تو ئامادە بێ لەگەڵ برادران حەزەکەم بچینە لای بەرنامێکی خۆش لە خزمەتی هەموو گوێگران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیانم منیش گۆرانێکی گەڕیانە هەربا دەستپێکی بەرنامەکە بە گۆرانێکی گەڕیان بێ باسی عەشق و مەی هۆنراوی کاکسەر هەرنامەی خۆشەویستە لێرە ڕێزستانم هەیە بۆی پێشەشە بە سەرجەم هەوادارانی خۆشەویست و گوێگران و بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان
دەستان خۆش بێکا گەرانجان دەست خۆش کاکە ڕەحیمجان ئەو دەست و پەنجاتان بەڕاستی من بۆ زۆر بایەخم لێرە زەرب و باڵەوانە ئەمەوێت بەڕاستی و هونەرە بچێتەوە ناو خەڵک جارێکتر ئەگەر ڕۆژانە گوێبیستی رادیۆ میلی گەڕیان بن ئەتوانم بم لە ساڵ هەفتە یا هەشتای کاتەکانمان دیاری کردووە بۆ گۆرانیانی کە یا بە چەپڵەوەیە یا بێ مۆسیقایە یا بە زەرب و باڵەوانەوە بە ئەمریکا کوردەوەریەکانەوە چونکە کاتی هاتووە هونەری خۆمان خۆشەویستکەینەوە هیچ معقول نییە کاکاران لە ماڵەوە بێت ئەو زەربە جوانە و دەست و پەنجەی بەکاربێنن لە کیبۆردە و هیچ چێژێک و ڕۆحێکیشینی ئەی بۆ بەڕاستی زەرب و باڵەوانەکە بەکارنێن ئەوە خۆی دروستە کاکە ئەسۆ بەکرد ئەڵە بەدڵمە بەڕاستی ڕادیۆیەکی سەرکەوتووە سوپاس کاکە ئەسۆجان کاکە سەرکوێ ڕاپەرین ئەسڵاو لە خاڵە ئارام دیارە کاگەرام لە ڕەفیقی بێت ڕێزمان هەیە بۆی چاوی ماچەکەین کاکە شێرزادی خۆشەویست نوێنەری کوردانی جوولەکە لە کوردستان نوێنەری سەرۆکی ڕێکخراوی ئارامیک لە کوردستان سڵاو لێبێ سەرکەوتوو بن سوپاس کاکە شێرزادیان کاکاروان محمود دەڵا سڵاو لە کاویزای عەزیز سڵاو بە تۆی بەڕێز سوپاس دەکەم کاکە ئەلەم فەخرەدینی براو هاوڕێی دێریم سڵاوتان لێبێر سەرکەوتوو بن سوپاس کاکا بەشخەلیلی هاوکاری هەمیشەیی و براو دۆست و هاوڕێی دێرین من کە ئەتوانم زۆرێک لە ئەرشیڤەکانمان بڵێم شانازی ببین کە ئەو پێشکەشی گرۆین سوپاس یەکەم کاک سیروان کوڕەمێوی گوڵی ناردووە سوپاس کاکە هێمندانە خوا خەوتان با سوپاس دەکەم ڕۆحەکەم ئینشەڵڵا خوا خەوتمان با بۆ توانین بەردەوام بین لە خزمەتان نەبین کاکە تاڵیب شەدەڵەی ئەڵە پیرۆزە برام چاو ماجەکەم کاک سیروان کوڕەمێوی ئەڵە سڵاوتان لێبێت سوپاس دەکەم خۆشەویستانم لە بەرێو گوڵ و کۆمنتانە هیوادارەمە کەسە لای خۆیەوە ئەم لایڤەیەمە شەیر بکات ڕادیۆکەمان ئێشتا نۆماڵین تازەی نەمانەیە بچینە ناو خەڵکەوە بە هاوکاری پشتیوانیەوە ئەگەر ئێوە پشتیوانمان بن ئەمانەیە ڕادیۆ لە ناو خەڵکان خۆشەویست بێت ئەو کەسانی کە ئێستا ناو سیارەکانیانەوە گوێبیستی ئێمەن هیوادارم ڕاو سەرنج و تێبینەکانی خۆیانمان پێ بڵێن یا هەست گۆرانیەک هەست هاوکاریەکتان هەیە پێشکەشتان یەکەین ئەگەر هەڵەیە کەم کوڕێکمان هەیە ڕەخنەیەکتان هەیە خێنە سەر چاومان پێمان بڵێن وەڵا کاک سیروان کوڕەمێوی بە دڵنیایی ئەبێ ئەوش بەسەر بکەمەوە دڵنیا بە من هەموو ناوچەکان بەسەرەکەمەوە کاک سیروان گیان بەس تازە دەستمان پێ کردووە ئەوکو بەرنامەکەی خۆمە مە یەکەم بەرنامەمە کاکارەزی ژۆ بزانم تا ئێستا سێ بەرنامی پێشکەش کردووە هیچ ناوچەیەک ئێمە فەرامۆژ ناکەین ڕۆژانە لە بەرنامەکانمانە پشتی شێرماندانەوە بۆ ناوچەی هەڵەبجە و هۆرامان کاکە سیروان گیان ئەگەر متابعە بکەی پێویستی بەرنامەکانمان بێزانیت بۆ پەیوەندیکردن بە ڕاستەوخۆ ئێستا بۆم بەرنامەیە توانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0771 471 5264 وایە خود لە ڕێگەی کۆمنتەکانەوە ئێمە کۆمنتەکانتان نەخێن سەر چاوەمە کاگەرەمجان من نازانم بڵام تۆ لە کاکاروانەوە زیاتر هەر پرسیارانە تەقلیدیشە بەسەر حەزم لە پرسیارات نەزان پرسیاری خەڵکیشە تۆ سەرەتا لە کاکاروانەوە حەز لە گۆرانی کردیا هەردووکتان بە یەکەوە دەستان پێکردوە لێک تەمەنا تەقلید وەڵاهی کاک جەزا هەر خولیای مناڵیمان بوو ئەو نییە من لەوە فێر بوو بێتم یا لەوە حەزم بە گۆرانی وتم کرد بێ هەر بە مناڵی زمانی سەدام بوو لە مەکتەبە قودۆمان وەرەگرت کە بۆنەکان وەکو نەورۆز و ئەوانەی تێکەوە مەکتەب هەر من و کاکاروانی بران بووین گۆرانیمانەوە دەسا حیا کە ڕیزەکراین و نەورۆزان قودۆیان هەیە پێمان لەبری دەستخۆشی هەموو شتێک دەستان خۆش بێ ئەو کاتەش من بیرمێ هەندێک مامۆستا هەبوو ئەوەنە گیانی کوردایەتیان هەبوو ئێمە مامۆستا سەعدوڵایەکمان هەبوو کە مامی سوێران عەبدوڵڵا و نیان عەبدوڵڵا کات باوەڕتان هەبێت لە پۆلە نازانم چۆن ئەیوێرا ئەو شتانەمان پێ بڵێت یا ئەو سرودانەمان پێ بڵێت هەر نازانم خوا هێشت بیوە کە ئەدام نەکرا بەڕاستی و مامۆستایانە من دەستیان ماچەکە مامۆستای سەردەما برای بەڕێز و خۆشەویستم هونەرمەندی دێرینی سرودبێژ و نیشتیمان پەروەر مامۆستا نەجم حەمەڵە دەستان خۆش پێ زۆر سوپاس دەکەم هەروە کاک سیروان کوڕەمێڵە قوربانی تۆ بنا برا گەورە من چاو ماجەکەم کاکە سیروان گیان باوەڕتان هەبێ ئێمە هەمووتان بەسەرەکەینەوە ڕۆژانە هونەری هەموو ناوچەکان هۆرە و سیاسەمانە منەمە لێرە لەم بەرنامەی خۆمەوەتان پێڕابگەێنم ئێستا هەندێک گەنجان وا تێگەیەنرا بوو کە هونەری میلی هەر ئەوەیەکی وەردەکە پەنجەی پیانی خەیت سەر ڕێتمی 142 ئایتا هەر لەگەڵ هەست کەلیمەی بڵ ئەمە گۆرانی میلیە براکەم گۆرانی میلی ئەوە نیە گۆرانی میلی ئەڵاوەسی و خورشیدی و خاوکەر و ئای و قەتار و هۆرە و سیاچەمانەیە حەیران و گەلۆ و لاوکە هونەری میلی ئەتوانم بڵێم زۆر لە ناوچەی هەورامان سیاچەمانەی ئەنواعی بەیت و بالۆرەمان هەیە تەنانەت بەیتەکان کۆن خورشید و خاوەر و لەیل و مەجنون و شیرین و فەرهاد و شەوچەرەکانی تا درەنگانگ شەو هەبوو بەوە لە بری لایلایە لایلایی دایک ئەو هونەری میلیە کە جاران لەسەر پێشکە بوو مناڵەکەیەکە
لەبەرەوە ئەبێ هەموو جانبەکانی هونەری میلی بەسەر بکرێتەوە ئەوەشی ناخۆشە یەک جاریوە شوێتێک ناکامێک زەلامی ئەقلی تەواوێکە لە هەموو وڵاتێک ئەوانە تازی سەر نەبێت لەسەر سەردا بنێت لە خەڵکی ئاسایی زیاتر ڕێزان نێبرێ لێرە یانکەن بە قەشمەر و بە ناوی هونەری میلیۆ یعنی بەڕاستی سوکایەتی بە هونەرمەندی میلیژەکەنەوەی داخۆشکات یعنی ئەمانە هەمووی بۆ لە کەداکردنی هونەری میلی ئێوە هیوادارم بە هونەرە جوانە با ئەوە خەپەت نەخوێن جوابی و کۆمیتێن و کاکشۆڕش شەوکە دەڵێ سڵاو لەو ئەزانە سواز دەکەم کاکشۆڕەکەم چاوتان ماچەکەم چینە لای گۆرانێکی بەدڵی خۆت لە خزمەتان هەموو گۆرانەکانە خاوەیە خاو سەری باشە وا خۆشترە ئەسان خۆش لجيانا
کاکە ڕەحیمی باڵەوان کاگەران دەم خۆش کاکە قوربان مامەزاگیان سەرامجان ئەکرێ گۆرانی میلیش وشەی جوانی لەگەڵ ڕێککرێ شعری جوانی لەگەڵ ڕێککرێ بەڵام شعرە فۆلکلۆرەکانیش هەر جوان شعرە فۆلکلۆرەکانیش هەر نازارن باوەڕتان هەبێ هەندێک شعری فۆلکلۆری هەیە ئەسڵەن ینی پیا و کە لێچێتەوە نازانم بڵم کێنایەکی بەداێ ینی هەندێک شعری ئەوەنە جوان هەیە بەسان بەمە ڕەنگزەردی خەزان خەتای پاییزان ڕەنگزەردەکەی من دووری ئازیزن ئەی هەوارە شعرە جوانە يعني هەندێک شعرکە لەگەڵ قەتار و ئەڵاوسیانە ئەوترێت ینی هەر نازانی ئەم شعرە جوانانە چۆن کات خۆی ڕێکخراوە لەبەرەوە من لەگەڵ ئەوانی بڵین نابێت شعر نوێ بکرێتەوە یا گۆرانی نوێ بکرێت بە هەندێک شعر بەڵام هیوادارە موشەی نەشیا و تێکڵی گۆرانی هونەری میلی نەکرێن من تا سەر ئێسخان دژایەتی ئەو جۆرە هونەراکەم کە وشەی نەشیا و یا خۆکۆمیدیکردن لە پێناوی بەدەستێنانی ڤیوێکی زیاتر ئەو بووی بتوانێت هەوادارێکی زیاتری بەلا ڕێدابرا و بۆ خۆی کۆکاتەوە هەندێک کەلیمەی نەشیا و ئەوان لەگەڵ هونەری میلیا کۆک نییە ئەسێ محەممەد سەفایی هەندێک ڕۆحی شاد بێ حرکاتی جوانێکی بەڵام پشتی عیبە نەبوو ینی ئەو پەڕی ئەچوە ناو تەمسیری ئەو گۆرانی وانی لەگەڵ گۆرانەکەی خۆی سەمایە کرد بە ڕۆح بە دڵ بە گیان لەگەڵ ڕێبگەن بەڵام لێرە شتی ترەکرێنی بەڕاستی ئەو شتانە خۆش نییە کە تێکڵای هونەر بۆ هیوادارم هونەر بە جوانی بۆ پاچی بپارێزین بە هەموو لایەکمان کاک محەممەد عەبدوڕەحمانی تەنەکەچی کاکە حەمووی تەنەکەچی یا حەمەی ئاسنگەر من سوپاسێکم زۆر ڕێزمێ بووی زۆر سوپاسێکم بۆ دەستخۆشەکەی کاکە سەر سعید سوپاسێکم کاکە و بەشخەری سوپاسێکم کاکە ڕەوەندتەها کە چەند خۆمە ماندووینەوە نەماندووە لەگەڵمان لە ڕادیۆ هەر لە یەکەم ڕۆژەوە من زۆر سوپاسەکانی بەڕاستی زۆر پێزانم کە ئەرک و ماندووبوونی مۆنتێر و جێبەجەکردنی دەنگمان ئەگرێتە ئەستۆی خۆی بەبێ بەرامبەر بە بەبرایەتی و بەدەستۆزی کاک شۆڕ شەوکەت سڵاو لە دەنگ و سەدایان سوپاس کاک شۆڕ شەوکەت جایترە دەست خۆش بە کاکجزا بۆ ئەو بەرنامەیە خۆشەویستان هەر کەسێک خوازێر بە پەیوەندی بکە بە بەرنامەکەەوە بە شێوەی ڕاستەوخۆ لە ڕێگەی ژمارە مۆبایلی 1970 470 وەگەیاندنی پەیام و بۆ پێشنیار و بۆ چونەکانتانی ئێمە لە خزمەتان نەبین جاران سوێدەکە زۆر گەرم بێ ئێستا دۆزە باشترە کاکەڕاحی ئێستا بە گۆرانیەکان گەرمترە بێ داوای لێبوردن لێەوەکەم چکە چار نییە هێدی ئەوادانە بێتەوە ئێرە سوپاسی و کەسانەکەم کە هاوکارمان بوون بۆ نمونە کاک جەمالی حاجالی ئامێرێکی پێنکەرەوەی بەریدی پێشکەش کردین ڕێکخراوی مرۆڤی مام و بەریدێکی پێشکەش کردین سوپاسیانەکەم هاوڕێی خۆشەویست و هاوڕێی دێرینم هونەردۆست و هونەرپەروەر کاکە ئاسۆی شارام ئەمریکی سپریتی وە نردوونی شتانە مابەستە بۆ گەرمان زۆر پێزانم سوپاسێکم سوپاسی بێپایانم بۆ کاک جعفەر جەلالی هەموو جارێک هاوکارمانە ئەمڕۆ ژارەکانی تریش کاک بورهان لەناو گەرمایە لەناو ساونایە لەگەڵمانەیە بورهانستار بورهان هەورامی بورهانی خۆشەویست دڵخۆش و هونەرمەند و تۆ نازانم بەچی وەسفی بکەم سوپاسێکم کاگەرم نازانم حەزگە بچێ لای گۆرانی تریاگە خۆت شتێکت هەیە باسی بکەی بە هەوادارەکانتی بڵێ ئاەتی تازت بەدەستەوە هیچ بەرەمێکی تازت هەبوو ماوەیە ئەم کەرەنتینە شتە زۆر تەسیری لە شێوەش کردووە کەرەنتین هەمووی ڕاگرتووە مامەزار بەداخەوە دوای خستین لە هەموو شتێ هەر لە معنەوی هەر لە مادی هەر لە معنەوی هەر لە هەنی لە زۆر شتی دابڕانی کاگەرەمە من لەو ڕاگەی و بیرمان لە ڕادیۆی کردەوە بۆ نمونە ئێمە ماوەی تقریبا 8 ساڵە بەردەوام هەموو هەفتەیەک خەڵکی ینی کۆمەڵە کەسمان وە ئالودەی گوڵەر و گۆرانی مۆسیقا کردەوە چالاکیانە هەفتانەی مەچالێکێکمە پێشکەشەکە جەنابتان ئاگادارن ئەم خۆشەویستانە هەم کات لەگەڵمان هەبوو بەڵام ئەو دوو سێ مانگا بەڕاستی ئەوانیان و باشە بۆ هیچ سیاندیان نەشەکرا خۆ پابەندی بەڕێنمایەکانەوە ئێستاش بەڕاستی ئەمەی ئێمە تۆزێک کۆیە پابەند نبین بەڕێنمایەکانە بەداخەوەنە بەڵام چار نییە ژیان نابێت بۆستی بۆ شێوە ژیانمان ئەوەی وەستا هونەر وەستاوە ئێمەوتمان هیچ نەبێت لە ڕێگەی ڕادیۆکەوە لایڤەکانمان ئەوەی کە ناتوانین جمهورکۆ بکەینەوە لەگەڵیان نبین بەم شێوە پێشکەشانەکەین زۆر بەداخەوەم دوێنێ چلەی هونەرمەندی هاوڕێی دێرین و هونەرمەندی خۆشەویستی هەموو گەلی کورد عتا چاوشین بوو نەکرایشتیش بەی بۆ کرێ ڕۆحی شاد بێت کە لە چی سێهونەوە کەمە چوو بەڵام بەڵێنین کە هەفتەی داهاتوو پەیکەرەکەی تەواو بووە لە مەراسیمی پەردەرادان لەسەر پەیکەرەکەیە هاوکات گۆرانیی کە لە ستودیۆیە تەواو بۆ فریان نەکەوت کلیپی بۆ بکە ئەوەش کلیپە ژێتە بەرهەم و هەفتەی داهاتوو پێشکەشی هەوادارانی عتا چاوشینەکەین هەر لێرەوە هیوای شفا و زوو چاکبوونەوە بۆ کەسێکە خوازم کە بیرڕای لەگەم ناجیاوازە بەڵام هونەرمەندێکە و خۆشەویستی خەڵکێکی زۆر زۆری کوردستانە ئەگەر لەگەڵ منی شایەک نەگرێتەوەی جەلا پەرێشانە
هیوادارم خی گەۆرە شپای بۆ بنێرەکە تووشی کۆرۆنا بوو هاوکات هیوای شپا و زووچابوونەوە بۆ هونەرمەندی هاوڕێمان هاوڕێ هەمیشەیمان لە هەموو کار و چالێکی خۆبەخشەکانمانە خاتون نەرمی ڕەزا کە تووشی کۆرۆنا بووە هیوادارم خی گەۆرە شپای بۆ بنێرێ بە زووی چاک بێتەوە گەڕێتەوە ناومان بۆ یەکێک لەو بەرنامانەیە ئەگەر بێتە میلیۆنمان سواسەکەین کاگورن ئەوش من حەزەکەم زۆرتر گوێم لە گۆرانی کاکارانی خۆشەویست گۆرانیە میلیە خامەکان ئەگەر هەبێ زۆرم پێخۆشە ئەوانی کە لەگەڵ ڕۆح و دڵی کارژنە ئەوانی خۆشتان بخۆشە بەس من وەکو حەزی خۆمە لەمەوە حەز دەکەم هەموو کات گوێم لە میلیە دەرەسانەکان بێ سواس دەکەم
ئەو دوو ژەنیارە زۆرمان دوورن شەمە پامێری ئەلکترۆنیە خۆتان نەزان چەند مادوێتیە دەمی تۆ شۆش بە کاکە براستار پرسیارەکە لە هۆنداوەکان خۆتەکان ڕای کاگوران هەر لە مێژە بەیەکۆین و هەنی مێژوویەکمان هەیە لەگە کاگوران هەر لە هەولێر هەر لە هەنی لە زۆر شوێن لە زۆر شارەکانە من بێ کاگوران هەر نەڕۆیشتوم و بێ ڤیدۆ هەر نەچوون بە هیچ لایەکە ئێستش بە بۆنەیە مۆس ئەوەی ئاوالەیەک ڕاوین هەرمامەی خۆشەویستی منە وڵی شارەکان ئەکسەرێتی خۆمە و شاعیرە و کاکسەر هەدنامەی خۆشەویستە کاک بیلات دڵپاکی بەڕێز هاوکار من کاک عەلی پاچی هاوکارم بوون دەستخۆشییان لێکم زۆر هاوکارم بوون و وەشتی خۆشم هەرە نووسم زۆر جاشتەکانی ئەوانیش جوانترەکەم یەک کەسی دڵسۆز کە ئەتوانم بڵێم من تەمەناکەم لەو بچم ئەش کاکەرێم کاکەیە کاکەرێم کاکەی هەموو کات بەکەوە سەڵتە و مشکی و یا جامانە و بەڕاستی ڕەمزی کورد و کوردبوون و کوردایەتی و دڵسۆزی و هونەرپەروەر و کولتورپارێز و کوردی ڕەسەرە دەستخۆشی ناتوە وەڵی بەڕاستی کاکەرێ من قەرزاری تۆ هێشتا 4 ڕۆژ بوو پەخشی ئەزموونی ڕادیۆی گەڕێنمان دەست پێکرد بوو لەناو سیارەکەی خۆیەوە خستێسە ڕادیۆی گەڕیان و لایڤێکی کردبووە داوای لە خەڵکە کرد یەکێ لە مەراجێبسی ڕادیۆی گەڕیان من کام هەڵوێستەی ئەو بۆ من نازانم نابوونم چی چکە دیارە و پیاوە زۆر حەزی لە منەوەی ڕەسەنەمە سوپاسێکم کاگەرم جێگەی دەستخۆشی کاکشێوان ڕەشید ئامان شێوە بوو پڵانەی بەناوی دەستخۆشی نردوو کاکشێوان سوپاسێکم چاوی ماچەکەم ڕێزمان هەیە بووی کاگەرم کۆمەڵێک گەنج وەکو جەناب و شیران عەبدوڵڵا وەگە ناوم هەندێک بیر بچێ داوای لێبوردنەکەم با دوایی بە هێنگەمە لەگەن ئاوات بۆکانی و ڕەوتێک پێ بوو ئەم گەنجانە دائمە شعری لەم شێوە ئەڵەنەوە خۆی ئەتوان بڵێم سەرەتا کە لە سەرەتای هەشتاکان باسی هەشتاکانە کە هونەری میلی هەوڵ درا شعری جوانوانی بۆ دامرێ وەبزەم میدیا حسین دەستی پێکردەکە تەنانەت هونەرمەندەکانی ڕۆژهەڵات زۆر سەرسام بوون بە شعرەکانی مامۆستا میدیا حسین کە توانی ینی ئەو هونەرە میلیە نەپێشەکە بەڵام هۆنراوی جوانی لەگەڵا دەستان خۆش بێوەش کاتوانم هۆنراوانە بگوێن سەردەمیانە لەگەڵ زەوق و هەستی خەڵکا بەس هیوادارم جارێکتر ئەڵێم لا نایاتە سەر خۆڵەکە بۆ وشەی نەشیا و لە پێناوی بەدەستێنانی جمهورێکە کە وەڵی نەبوونی باشترە و جمهورەوە تۆ بێ ئەبێ خزمەتی هونەرە جوانەکە بکەی نەک خزمەتی بکەی کە هونەر بشێنی من ئاشان بینم مادوون بەڵام ڕەنگە ئەمە دوایین بەرهەممان بێ بەس تەمەنا ئەکەم نازم خۆتان چیتان ئامادە کرد بوو یا حەزەکەم شتێکی حەزەکەی با گەڕیانە وەڵام من زۆر حەزەکەم گەڕیانێک بێت و کوردەواری بێ و زۆر خۆش و ئەوەش بێت پێشکەشەکەین بە بیسەرانی ڕادیۆی گەڕیان ئەمە یەکەم حەڵقەی بەرنامەکەی من بوو کە ناوی بەرنامەی بەزمەکانی گەڕیانە جارێکی پێڵام بەزمەکانی گەڕیان کۆتایی نایێت باوەڕتان هەبێت ئەوەندە زۆرە ئەگەر بە 2 ساڵ بەناو بەزمەکانی گەڕیانە بڕۆی بەس کاگوران نزان چۆن گەڕیان خۆشەوە ئەمەی کوێ لە گەڕیان گرتووە بۆی گۆرانی بێژ نییە بە ئەوکە هەموو گەڕانەکانی لەبەرە ئەی دیارە گەڕیان ئەوەنە ئاوازێکی خۆش و ڕەسەنە لە داهاتووە هەوڵێم لای خۆمەوە گەڕیانتان پێ بناسیێنم لە ڕێگەی دەنگ نەچووناڵەکانەوە کاک ئارام پێشێ من ماڵاوی لە بیسەرە بکەم تەمەەن دەستخۆشی لە برای بەڕێز و خۆشەویستم کاکڕەوەنتەهاکەم کاکە بەشخەلیل کاکە براستار کاکە زامۆ کاکە ڕەحیمی باڵەبان کاک ئالانی زەرب بە کاگەرم جارێکتر سوپاسی تۆکەم زۆر سوپاس منیش زۆر سوپاسی تۆگەم کاجەزاگیان بۆم دەرفەتە بۆم بەرنامە جوانە دەستخۆشی لە کاگورانی مستەورەکەم کاگورانی هەورامی خۆشەویست دەستخۆشی لە کاگالان ڕەفیقەکەم هاوڕێی خۆشەویست و نوری چاوم کاگڕەحیمی باڵەمان ڕەنجەی نەرزێ و برایانی پشت کامێرە کاکی کۆنترۆل کاکی مۆنتاژ دەستخۆشی لێەکەم بە دەستخۆشیش لە تۆکەم هیوادارم تەمەەن درێژ بی بمێنی بۆ ئەم هونەرمەندە میلیانە زۆر سواس دەکەم من سواسی هەموو بیستەران ژەن کاتیان بێن بەخشی سواسی کاکە بابان زەر بەکەم کامڕۆ لەگەڵمان نەبوو سواسی کاکە ئاراز دەکەم ئەم بەرنامەیە جیاواز لەگەڵ کاکە ئاراسا بەرنامەیەک تریشمانە بێت جیاوازترە لە هەردووکمان ئەوان یا جاری وایە بە یەک دەفەوە بێت یا بەبێ مۆسیقا بێت بە چەپڵەوە بێت بەرنامەمان زۆرە بێت لە داهاتووە کاتیش خۆش بۆ بیستەرانی ڕادیۆ میلی گەڕیان ڕادیۆ میلی گەڕیان لەسەر شەپۆلی FM 94.1 یاخود لە پیجی رادیۆی میلی گەڕیان لە فەیسبوک و یاخود لە سایتی www.radiogەڕیان.com ئێوەتان شاد هەموو کاتەکانتان پڕ بێ لە گۆرانی و میلۆدی و دڵتان شاد و ئارام بێت لەسەر ئەو هەموو خێران شەکە هەیە هیوادارم ئێمە بتوانین دڵناوەیتان بینەوە بە ئاواز و جەدەکان کاتیش خۆش بێ لەگەڵ
کاکارەمە کە پێشکەشەنی